خۆشەویستانم بۆ وەرگرتنی دوایین زانیاری لەسەر پەرەسەندن و ڕێگریەکان لە بەردەم نەخۆشی کۆرۆنا لە ڕۆژهەڵاتی کوردستان پەیام نێرمان بەهزات مەولایی وەردەگرین. کاک بەهزات سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. زۆر سپاس. ئامارەکانی توشبوون بە پەتای ڤایرۆسی کۆڤید-19 ناسراو بە کۆرۆنا لە ڕۆژهەڵاتی کوردستان جێگەی نیگەرانیە یاخود جێگەی دڵخۆشیە؟ وەکو دیارە ئەم ویروسی کۆرۆنا کە ساڵ 54 وڵاتی گرتووەتە بەر، یەک لە وڵاتانە کە زۆر بە سەڵمەی گرتووەتە بەر وڵاتی ئێرانە کە تا بە ئێستا لە ئێرانە دەیان هەزار کەس لە نەخۆشخانەکانە بە بۆنەی ویروسی کۆرۆناوە لە نەخۆشخانەکانان یا لە ماڵەکانی خۆیان کەوتوون کە تا ئێستا بۆ 11384 کەس لەمانە تحت کراوە و تەختەکانیان دەرچووە کە کۆرۆنایان هەیە کە بۆ معلوماتی بینەران لە وڵاتی ئێرانە 50 شوێن تحتی ئەو نەخۆشخانەکە لە 50 شوێنە تاقیبە و تحت هەیە و تایسە 3529 کەس چاک بوونەتەوە و 514 نەفەریش تایسە وەفاتیان کردووە کە بەداخەوە کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان و پارێزگای کوردستانی ڕۆژهەڵات لە چەند ڕۆژی ڕابردووە ئامارێکی زۆری بەسەر بینیوەوە لە شارە کوردەکانە لەم سێ پارێزگا کوردە شاری سەقەل خراپترین بارودۆخ و وەضعی هەیە کە بەسەری ئامارە فەرمیەکان لە شاری سەقەدا 200 کەس تووشیان نەخۆشی نەبوون کە هەندێکیان لە نەخۆشخانەنەوە کردووی 130 کەسیان لە ماڵەوەن بەسەری ئامارە نافەرمیەکان کە لەلایەن هەندێک لە پزیشکەکانەوە ڕاگەیەنراوە زیاتر لە 1000 کەس لە خەزای سەقەدا توش بوون و تا ئەمڕۆ 11 کەس وەفاتیان کردووە لە پارێزگای کوردستان لە شاری سەقەدا و لە پارێزگای نا 15 کەس نەفەرە لە مەریوان نەفەرە لە پانە 11 کەس لە سەقەدا تا بە ئەمڕۆ وفاتیان کردووە. زۆر باشە. وەکو دیارە لە شارە. بەڵێ کاک بەهزات، زانیاری جەنابی شتەکە کۆماری ئیسلامی ئێران داوای هاوکاری دارایی لە سندوقی دراوی نەودەوڵەتی کرد بۆ ئەوەی کە باشتر بەسەر نەخۆشیەکە ڕابگات. بەدەمەوە هاتنی دام و دەستگا تەندروستیەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆ کەرەنتینکردنی هاوڵاتیان، بۆ پشکنینی هاوڵاتیان، بۆ بەرگرتنی زیاتر لە بڵاوبوونەوەی نەخۆشیەکە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ئاستی پێویستایە یاخود حکوومەتی ئێران هەر ئەوەندەی پێدەکرێت؟ وڵاتی دیارە ئەمانەزانن وڵاتی ئێران لە ئابووەکە ئابووریدایە و دۆخی ئابووری پێش ئەم کۆرۆناسی لە ئێرانە زۆر تەواو نەبوو، بەڵام ئەمای تەختێکی زۆر زیاتری خستە سەر وڵاتی سەر دەوڵەت و میلەتیش، بەڵام لە کوردستانە بەداخەوە لەبەرەوەی تەخەمە نوێژەوە ئیمکانات کەم بووە لێرە، مەسەلەن پارێزگای ڕەشت یا گێڵان بە 200 کەس لە خۆشیای زۆر ئێسمان زیاتر پێدراوە تا شارێکی سەقەل کە نزیک 200 کەسی واتە کە خەزایەکی زۆر کیلۆمترە لە چاو پارێزگایەکی گشتی وەکو پارێزگای ڕەشت و بەڵام خۆشبەختانە هەندێک لە بەرکردستان و زۆربەی خەڵک و چالاکوانە مەدەنیەکان هاتوونەتە مەیدان بۆ ئەم قەزیە و شەوانە ڕۆژکاری لێ ئەکەن و هیوادارین کە بتوانن لە داهاتوێکی نزیکا کۆنترۆڵ بکەن هەتەنوا پێچێکە ڕێک درێژخایەن لەوانەیە مانگێ زیاتر پێ بچێت بۆ ئەوەی کە بتوان بارودۆخەکە کۆنترۆڵ بکەن، بەڵام بەپێی ئەو وەزعە ئابووریە و بەپێی ئەو وەزعە داهاتووی کەوان لە وڵاتە لە کوردستانە هەیە ئەتوانین بڵێن خەڵک پشتیوانیەتی باشیان کردووە و وەزعەکە تا ڕادەیەکی زۆر باش خەریکە کۆنترۆڵ بدەێت. زۆر باشە. هاوڵاتیان داوای چی دەکەن؟ لە نێو خۆیاندا هاوکارن بۆ ئەوەی کە گوێڕایەڵی تیمەکانی تەندروستی و دەستگاکانی پەیوەندیدار بن بەوەی کە لە ماڵەکان نێنە دەرەوە یاخود بازاڕەکان دابخەن. هاوڵاتیان لەسەر ئەم نەخۆشیە چی دەڵێن؟ گوێڕایەڵی تیمەکانی حکوومەت دەکەن یاخود نا؟ وڵی بەعام خەڵکەکە هاوڵاتیان سێ بەشن، بەشێکیان بەڕاستی گرێویستن
بازاڕۆکانیان داخستیە و لە ماڵتان دانیشتوونەکان کەرەنتینە کردووە و گوێبیستی تەواوی ئەو دەستوراتەن و لە شوێنە تەندروستیەکانەوە دەرەچێت. هەندێکی تر لە خەڵکەکان ناتوانین گوێبن، یعنی وەسعی ئابووری مادیەکان جۆرێکی لێکردوون کە پێویستیان بەو چالاکیە ڕۆژانەیە کە ئەگەر ئیش نەکەن کار نەکەن داهاتیان وێتە. من لێرەوە لەم کەناڵەوە ڕای ئەگەێنم بە تەواوی ئەو کەسانەی کەوا فێرخوازن تواناییانەیە ئەم کاتە کاتی لێقەڵمان و قەیدانێکی زۆر گەرگەورەیە با دەستبالگری کرێچیەکان و دەستبالگری ئەو خەڵکە هەژار و مەدارانە بن بەوەی کە ئەوانیش وەکو ئەو خەڵکەی تر نەڕۆنە سەرکار بە خۆشیان و بنەماڵەکانی کۆمەلگاکەمان تووشی قەیدانێکی زیاتر نەکەن و بتوانین بە زوویی قەیدانەکە کۆنتڕۆڵ بکەین. کە بەڕاستی خەڵکێکی زۆر داهاتێکی سەمیان هەیە ئەگەر ڕۆژانە لە ماڵ دەرنەچن بۆ ئیشکردن بۆ کارکردن ژێوی ڕۆژانەیان یەکە پێویست ئەکا هەم حکومەتی دەسەڵات و هەم خەڵکی بە کێڕوانینێکی زۆر زۆر بیانەتر بە ئەو کەسانە بڕوانەوە هاوکاریان بکەن و هەندێکی شەر لە خەڵک کە بەداخەوە من لێرەوە ڕای ئەگەێنم کە کا بە ئێستۆی شتەکان دەتوردی نەگرتووە وەزعەکان لەلا زۆر زۆر ئاساییە ئەوەم دەستە بۆ سیاحەتی خۆیان بە شێوەیەک تەعاملەکەن لەگەڵ وەزعەکان کە بەڕاستی نازانم ناوی بنین چی. پێ جمعەیە لە کوردستانی ئێمان جمعە نەکراوە، هەموو مزگەوتەکان داخراوە، تەواوی کابرا خەڵکی لێ مردووە، تەعزیە و سەرخۆشی هەڵگرتووە، هەموو شتێک ڕاوەستاوە شوێنە پشتیەکان پێویست ئەکا ئەو خەڵکانیشە کەوا ئیشێکیان نییە. زۆر باشە سیاحەت ئێستا کاری سەخۆت شاری پیامزەمە بە شارێکی چکولەیەکی فەقط قەزارێک پیامزەمە سەر خەڵ مردووە تا بە ئەمڕۆ. ئایا پێویست ناکات کە ئیتر خەڵکەکە ڕابچوەکردنەوە دەست هەڵبگرن لە ڕۆشتن و لە دێنیکردن و کوچە و چەپان گەڕان؟ زۆر باشە ئیتێکی کەم هێشتا جێگی نین و وەڕبوونەتە هۆکارێک بۆ بەلا ڕێبردنی وەزاکرا. بەڵێ کاک بەهزات معلومی بەڕێستا وەک خەسلەتێکی بەرزی ئینسانی و کللتورێکی کۆنی کوردەواری لایەنی هاریکاری لە نێوان نەتەوەی کورد زماندا هەر لە دێر زمانەوە هەتا ئێستا سوپاس بۆخوا بەردەوامە. ئەمڕۆ ئێمە لە دەستگاکانی ڕاگەاندنەوە بیستمان کە بەشێک لە هاوڵاتیان لێرە لە کرێی دوکانەکان یاخود کرێخانوەکانی ئەو مانگەیان لە کرێچەکانیان خۆش بوون. هەروەک یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستانیش بانگەوازی بۆ ئەوە کرد کە ئەوانەی خاوەن شوێنی بازرگانین خاوەن مڵکی کرێن لە کرێچەکانیان خۆش بن. دەنگۆی ئەوە هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستانیش بەهۆی داخستنی بازارەکانەوە بەشێک لە هاوڵاتیان ئەوانەی کە خاوەن سەرمایەن ئەوانەی کە خاوەن دوکان و بازار و قەیسەری و خانووی کرێن لە کرێچەکانیان خۆش بوون. ئەم دەنگ و باسە لەوێش هەیە؟ واسپاس بۆ ئەویشە هەیە و هەندێک چالاکوانیش وەکو واستەگەریان کردووە لەگەڵ هەندێک مالکەکان و ئەوانەی وا خاوەنی قەیسەری شوێنەکانن و الحەمدوللا هەندێک استقباڵیان کردووە و لە کرێکانیان خۆش بوونیانی وەکرێتە پێنن لە کرێچیەکانیان کە هیوادارم ئەم شتەپەرە بکێنێەوە تەواوی خەڵکەکە بگرێت چونکە بەڕاستی بەسەر لە کوردستانی ئێمە 23 ڕۆژەوە بێتینە ئاسایی هەیە بازار پێچووە هیچ کەسێک داهاتی گەڕان نەبێتی بۆ نەماوەت مەگەر مەجموعەیەکی زۆر کەم. هیوادارم کە خەڵکی بەگوێ زانایانی ئاینی و بەگوێ ئەو چالاکوانانە بکەن و بتوانن بەخشەندگی و خۆنەویستیەک عالممانە بنوێنن کە ئەو خەڵکیشتەوە لە ژێر قەیرانێکی زیاتران بتوان ئەوان وەکو ئەو خەڵکەی سربارێکی ئاسایی بۆ خۆیان بنەماڵەکان دابین. بەڕێز بەهزادی مەولایی پەیامنەری پەیام لە ڕۆژهەڵاتی کوردستان، زۆر سپاس کە لەسەر بارودۆخی ڤایرۆسی کۆرۆنا لە ڕۆژهەڵاتی کوردستان زانیاریت پێداین.